ناوم أبو بكر حمد سعيد صالح مشهور بحاجی بکری پێڵاو درو 1930 لە گەڕێکی چوارەباغ لەدایک بووم. تەمەنم چۆتە دەوری 5 ساڵ باوکم ئەمری خۆی کردووە. تەمەنم چوە دەوری 8 ساڵ داکیشم ئەمری خۆی کرد. ئەوەی ئێمەی گرتە خۆی و بە عەمەلمانها نەنکم بوو دایکی باوکم. ئەمرم چۆ دەوری 10 ساڵێ بووم بە شاگردی وەسامحەدینی قۆنگەرە درو. وەختی خۆی ڕەفیقی باوکم بوو، خاڵم بردمێ لای ئەو وتی ئەمە فێری سنعاتەکەی باوکی بکە، هیچمان ناوێت لە تۆ پارەممان ناوێت. لای وەسامحەدین مامەوە تا تەمەنم گەیشتە دەوری 17 ساڵ. ئەوە پێش ڕۆژێ عانەیەکی ئامێ. دوایی بۆی کردم بە 10 فلس. دوایی بۆی کردم بە 50 فلس. اینجا کە فێر بووم قۆنگەرە تاوەکەم، جوتی 50 فلسی بۆ حسێبە کردم. ڕۆژوا بوو 4 جوتم تاوا کرد 4 پەنجایی بۆ حسێبە کردم. ڕۆژوا بوو 5 جوتم تاوا کرد 5 پەنجایی بۆ حسێبە کردم. لە تەمەنی 17 ساڵیە گیران بە عەسکەر 1950 30 مانگ عەسکەریم کرد. خۆی 24 مانگ بوو. شانسەکەی من حرەکەی فەلەستین هاتە پێشەوە، تەسکەرەکەم تاخیر بوو 5-6 مانگیان دواخستم. 1950 دەرچووم لە عەسکەری. ئەم دوکانەم داناوە لێرە هەتا ئێستا. مانگە مانگۆنیوە پینەچێتیم کرد. تەمەشام کرد بە عەمەل نەهات. وەڵا دەستم کرد بە قۆنگەرەچێتی. ڕۆژی 4-5 جوت قۆنگەری کەوشیم تەواوە کرد ژەلاسیق. دوای ئەوە کردم بە چەرموگەڵاسی 51 و 52. شاگردێکم ڕاگرە عەبەشەر خوا عەفیکە قاچێکی هەبوو. دوایەوە کاک فەتاحم ڕاگرت. دوایەوە 4-5 شاگردی ترم ڕاگرت. عەلا کوڵین تەوەسوعمان نابە ئیشەکە. قۆنگەرەمان تەواوە کرد بۆ هەڵەبجە، بۆ پێنجوێن، بۆ ڕانیە، بۆ قەڵاتزێ ئەهات ئەمر بە جوملە. لە مانگی 3 و 4 دەستمان دەکرد بە کڵاش. کڵاشی ژێر ئیسفنج. سەرەکەمە کڕی لە تەوێڵە لە بیارە بۆیان نهێنام. بنی ئیسفنجن مالیا و تاوەمانە کرد. بە زۆری قاچ کورتەکان نەهاتن بۆ لام، قاچ گەورەکان. لە کەرکووکەوە لە بەغاوە لە مووسڵەوە هاتن بۆ مەکردن. دکتۆر قاقەزێکی بۆوە نووسین. هەتا ئێستاش پێڵاو بەرزەکەمەوە بۆوانێکەوە قاچە نوقسانە کوڕەکەمێکە خۆم ناتوانم. ئەمە ئەم پێڵاوە ئەم پیاوە تاکی ڕاستی قاچی کورد بۆتەوە. دکتۆرەکان هەموو ئەینێرن بۆ لای من. قیاسەکەی بۆ نووسن سامتینێ 2 سامتین 3 سامتین 5 سامتین. ئێستا ئەم پیاوە قاچی کورد بۆتەوە. لە دواوە 2 سامتینمان بۆ کردووە. لە پێشەوە کردومانێتەوە بە سامتینێک. ئێستا ڕێک و پێک پێوەی ئەڕوا و بێ ئەوەی پشەلێت. ئەمە وەختی خۆی بە چەقۆ ئەمانتاشی بە گازن. ئێستا ئەمە هاتووە پێڕێن لیویست. چۆنمان بێت بۆمان ئەتاشێت. باریک پان تەنگ ئەستوورە. هەموو ڕقەمەکان بە چەقۆکەوەیە. لە 40 تا 47 چەقۆ ئەگۆڕین 40 چ ڕقەمێکی بێ ئەوە ئەبڕیاوە ڕایە کێشیت تر ئەی بڕێت. ئەوە نییە وەکو جاهن بەدەست بیبڕین. جامە وەختی خۆی چەقۆکان لە ئەڵمانیەوە هات. ئیتر لەما خیال لە بەقال لە زەمبەلێکی دەرابە بۆیان دەکردین. ئەوانەی ئەڵمانیا گرانە کەوت. دوونەوە سمارتەی پێوەیە. سمارتەی ورد و سمارتەی زبل.
بمشقويا قلاكا صافكين تدو أي أين بس مرتكا صافي أكاو أين برفوتك باشا كاتو أو سابدا زمان كي ببربنغو بشوشا أجا كناري بيبقرين أما داعينوا أجا صاف كدنا كبي أما هلاينوا هل بوا إيشكين إساك راجل دوسيك زاري قمر موا كلام ناتون جنز موا أي إيشك موا زور زور لي رازم أي كماني والرسلين أروي أول ناديت لك الأمر فنعيت لعمري من أسريت